ئەو کەسێک کە تۆ سەلامی لێکەی جوابت نەداتەوە والله مەلایکەی خوا جوابی تۆ داتەوە ئەڵێ وعەلەیکم السەلام ورحمة الله وبركاته. دە چی دەوێ کەواتە سەلامەکەت نەسووتە، هەر کەس ئەڵێن سووتە نەسووتاوە مەلایکە جواب دەداتەوە. ئەو قسانە خەتەرە، مەلایکە جوابی تۆ داتەوە. جا بۆیە ئەو دوو کەسێک کە بە یەکەوە سەلامیان و مەرحەبا یەکتری ناکەن لەبەر دنیا و تەماح لەبەر نەفس، خۆشەویستی خوا فەرمیێ ساڵسەم لە بەهەشتا کۆ نابنەوە. ئەوە دڵنیابە لەوە، زۆر زۆر لەوە دڵنیابە. ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب دەفەرمێ، ئەم حەدیثە زۆر خەتەرە، صحیح تەرغیبە، ئەفەرمێ حەڵاڵ نییە بۆ مسلمان لەگەڵ کەسێکا 3 ڕۆژ قسە نەکات، لە 3 ڕۆژ تێپەڕکە. ئەفەرمێ ئەگەر لە 3 ڕۆژ تێپەڕی کرد لم يجتمع في الجنة أبدا. للرواية أفرمي فإن مات على صرامهما لم يدخلا الجنة جميعا أبدا. واتأجل للسير والسلام لكسك نجي تيبري خطو جاري كسك يدرج بيس رج نايبيني وباس أو ناكيني ما بس كسكين كبين تانية لقليا بينت لقليانية. أفرمي أجل سير رج تيبري أو دو كسل بهشت أخوة بيكو كويا ناكاتو لبهشت بيكو كون ابنو يكان شتا بهشتوا او السلامي كدو رابو بهشت او كش حسابي بو سلامك نكدو جوابي نداوتوا الرابو دوزخ اگر خوا رحمي لنكت شو فرمي لم يجتمعا في الجنة ابدا كون ابنو لبهشت بيكوا ضل نيابه لوا يكان بو بهشت يكان بو دوزخ جا كتاوان بارا او كسيك جواب ناداوتو سلام لناك او كسشي كسلامك او اما كحسابي بوناك تاوان بارني چونك سيجار سلامي لكردو بوي ان شاء الله اقداري خوما من ام حديثانا ترسناكن ماڵی خوا غەفوور و ڕەحیمە. ئەو خوای کە تۆ دەڵی غەفوور و ڕەحیمە بێگومان غەفوور و ڕەحیمە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر لە تۆ عالەمتر و زاناتر بوو بە خوای گەورە کە خوا غەفوور و ڕەحیمە ئەم قسانەی کرد. ئەمە کەسێک فەرموویەتی دەفەرمێ لە بەهەشتا کۆ نابنەوە لە هەموو کەسێ بەتەقواتر کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، لە هەموو کەسێ زیاتر خوای ناسیوە. ئیتر تۆ لە خۆت بڵێ شەیتان پێت دەڵێ بەخوا مە شمولی تۆ ناکە، پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم باسی من و تۆکە، باس کافر ناکە. کەواتە ئاگاداری خۆمان بین کە پێمان خۆشە لە بەهەشتا کۆ نەبینەوە لەگە خەڵکیان نەبەخەوە. جا بۆ ئێمە هەڕەشەیەکی زۆر گەورەیە. جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر تۆ سەلامی لێ بکە 3 جار، ئەگەر جوابی دایتەوە باش، ئەگەر جوابی تۆی نەدایەوە ئەوە مەلایکە جوابی تۆ داتەوە. کاتێک تۆ بە کەسێک ئەڵێ سەلام عەلەیکم کابرا جواب ناداتەوە مەلایکە جوابی تۆ داتەوە. بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەویش شەیتان جوابێ داتەوە، شەیتان لەگەڵیەتی.